بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی نوێ و ئەڵلقەیەکی نوێی بەرنمەی ئاوەدانبێ بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان ئەم جاریان هاتوین بۆ ناوچەیەکی جیاواز بەمانای جیاواز ئەم جاریان هاتوینە دڵی هەورامان لە دیوی باشوورە تەوێڵە ڕەنگە گونجاو بێ پێی بڵێن دڵی هەورامان. ئەمڕۆ ئێمە لە تەوێڵەین بەو هیوای لەم هەورامانات و لەم شارەدەی تەوێڵەیە بەرنمەیەک پێشکەشکەین کە بە دڵی ئێوەی خۆشەویست بێ. دواتر لە ڕێگای بەرنمەکەەوە ئەوەی کە تەوێڵەی نەبینیوە، ئەوەی کە شارەدەی تەوێڵەی نەبینەوە بە جوانیەکانی ئاشنا بێ وەلانی کەم لە تەمەنی خۆتانە جارێک بێن و سەردانی شارەدەی تەوێڵە بکەن. فەرموو پێکەوە ئەمڕۆ بە لە تەوێڵە بین. کاک فاتح جان سلام علیکم. یانەکەم سەر چاوم بەخێر بێ سەر چاوە. سپاس دەکەم. کاک فاتح ماشەڵڵا هەورامان شێوەی ژیانکردن و کللتوری هەورامان زۆر جیاواز و زۆر تایبەتە. یعنی باز لە هەر شتێکەکەی مەسەڵەن باز لە ئاودێری بکەی، باز لە باخداری بکەی، باز لە کەڵک و شێوازی دیوار و ئەوانە بکە هەمووی جیاوازە. باشە با باسی باخداری بکەین جارێ. با بزانین ئێوە لە قەدیمە مەسەڵەن بۆن منە چۆن باختان ناوە، یعنی باغ مەبەسم ئەوێ منتیقی هەورامان منتیقێکی دەشت نییە، شاخاوی و هەڵدێرە. ئێوە بۆەوەی درەختێک بنێژن بۆەوەی منە درەختەکە بمێنێتەوە ئەوە چی بتان کردە، چۆن کەڵکتان کردو، چۆن خۆڵتان بۆ هێناوە؟ هەمووی ئەمە ناوچەیەکی شاخاویە. ئێستا بگرە ئەو بەردانە لێرە ئەمە هەمووی باخی شێخە حسامەدین بۆ تا پردەکەی خوارەوە. اینجا وەختی خۆی 50 دەروێژ لێرەوە خەڵکی هەورامانی ئەودی و ئەمدی و ئەو بەردە گەورایان ناوە کەڵەکە چاوە لێ مەگەر شۆبڵ بتوانێت 50 دەروێژ لێرە بوون ئیشیان کردووە بۆ شێخە حسامەدی. ئیسە لێرەوە لە چایخانەکەی ئاوێسەرەوە حتا خوارەوە پردەکە ئەمە هەمووی شێخەکان بوو. بەڵێ اینجا باشە. ئێساوە ئەگە سەیری ئەو بەرد و هێناناکەی بەردەکان هەمووی بەردی گەورە گەورەیە و جا زۆر جوانیش کەڵەکیان کردووە بە وشکە کەڵک چۆن ئەم دیوار وشتانیان ئاوا بۆ ڕێکراوە بەم بەردە زل و بەردە جاریوە آخر بەردەکان جار ئێستا کاکە وەسایل هەیە نەقاڕیەکە نازام چێکەنەوە کە ئەوەش نەبووە چۆن ڕێکیان خستووە. اینجا ئەو بەردانە گوێ بگرە ئەو بەردانە وەختی خۆی 50 دەروێژ لێرە بووە ئیشیان کردووە بۆ شێخ حسامەدین. ئەو سانە پیکیش بۆ نە نوێڵیش بووە. اینجا داری گوێزیان بڕی و ئەوەنە کردویانە بە نوێڵ ئەو بەردەیان هێناوەتە سەر کەڵەکەکە ناویانە. ملەتی ئەو هەمووی پاڵەوان بوو، هەمووی کرێکار بوو، وەکو ئێستا نییە. باشە ئەی چۆن ئەویان بۆ بردە تۆ تەوان شوێنی شاخاوی و هەڵدێر یەکێک لە کێشەکانی ئەوەیە کە چۆن ئەگەر درەختیشت ناژ ئەی چۆن ئاوی بۆ بی چۆن ئاویان بۆ بردە چۆن جۆگەیان دروست کردووە. ئەمە منتەقەی ئاوێسەرە 5-6 جۆگەی تایە. حەت جۆگەیە ئەڕوا بۆ 20 باخ 30 باخ ئاومان دێراوە. ئەوە ئەو وەختی خۆی ئەو جۆگەیان چۆن دروست کردووە، لە چی دروستیان کردووە، بە چی دروستیان کردووە؟ وەڵا هەر بەبەر دروستیان کردووە و قوڕیان پێوەداوە ئاوەکە نەڕۆشتووە. ئێتر هەموو کەس نۆرە ئاوی باخی هەیە 2 سەعاتەیە، باغەیە زۆرە 4 سەعاتەیە، باغەیە کەمە سەعاتێکیە. نۆرە ئاوی خۆی وەختی خۆی قاوربەک نۆرە ئاوی داناوە حەکمیان وڵاتەی کردووە لەگەڵ شێخەکانە. اینجا نۆرە ئاوی داناوە هێشت دەستکاری نەکراوە. ئەو نۆرە ئاوە دانراوە هێشتر وایە. جۆگەکە هەروەکو خۆی ماوە. ئەرێ وەڵا جۆگەکە هەر وەکو خۆی ماوە. ئێستاش هەمووی جۆگەکان ماون وەکو خۆی. کاک فاتی وەکو تۆ بزانی ماشەڵڵا گوێزی ئێرە هەمووی قەدەکەی ئەستورە. یعنی تەمەنی باخ و باخداری یاخود تەمەنی درەخت لێرە درەخت چەند ساڵەژی؟ ئێستا گوێزە پێ پیشانە ئەم 300 ساڵ عەدەدێت. ئەرێ بەخوا هەیە 400 ساڵ.
ئەو ساڵی کە مەرکەز گیرادگوێزێ لەوێ 100,000 گوێزمان پێوە تەکانوە ئەم ساڵ باران و تەرزەوانە سەرما بردی هیچ گوێزێک نییە ئەرە بەخۆ بابزانین مەوزوعی ئاو ینی چەند ساڵە ئاو تۆزە کەم بوو ئەم ئاوێسەرە کەمی کردبوو ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ترزیایی کردوەوە 2-3 ساڵ وشکە ساڵی بۆ ئەم منتەقەیە ئەم ساڵ دەخوا بە زیابێ ئاوەکەمان زۆرە 2-3 جۆگا بێ ئەرە وەڵا ئەم ساڵ بەشی باخەکانەکە بە زیاییش کاگاوێسەر بابزانم ئێستا حالێن ئێوە لەم دوکانە چیتان هەیە وەڵا ئێمە شتەکانمان زۆربەی وشکەیە شتی مەسە کوردەواری و شتی ئێرانەوە ئەو بابەتانەیە زۆرتر بۆ نمونە مێوژە و قەیسیە و ڕوبە هەنارە و دۆشاوە و بڵێن دۆینەیە و کەشکە و چەرەساتەوە ئەو بابەتانە ڕوبە هەنار و ڕۆنی کوردی و ئەو شتانەیە باسی دوێنێت کرد بابزانم ئەم دوێنەیە ئەم دوێنەیە ئەمەی کوێیە ئەمە دوێنەی ئێران ئێرانە ئەمە بڕوێژەکرێ و دۆی خەست بڵێن هی شوێنێکی تری هەیە ئێران هەورامان بە گەنمەکەن و بە دۆ ئێستا ئەمە بڕوێشە ئەمە بە بڕوێژێکن بڵێ باشە ئەمە هەر دەستکردی هەورامیە یا کورد ئەماکە ئەمە دەستکردی بڵێن منتەقەی سۆرانەتی ئەوەشیان منتەقەی هەورامانی خۆمانە بوو ئەورامیەکەن ئەمە وردەیکەن بڵێ ئەمە بە گەنمێکن پڵانی زیاترەوێ حوسێ بەڵام ئەمە ئەوەنە حوسانی ناوێت بەڵام ئەمەیان بەدەزەترە بەلەزەترە باشە بابزانم کەشک ئەمە کەشکی هەورامانە بەڵێ باشە هەیە ئاوا ئەیکەن و هەشە زۆر باریکەیکەن بەپێی ناوچەکە کەوتووە مەسەرەن بەپێی دێهاتەکان کەوتووە بۆ نمونە ئێسام کەشکی هەورامانە کەشکی هەورامانیشمانەیە منتیقەی بڵێن بانەوڕێ ئەوانە ئەوان بیلامانە باریکترە زۆر باریکە و درێژ درنگە خوسێ خوێشی نییە ئەمە خوێی زۆرە بڵێ ئەو خوێنیە زۆر چەورە ئەوە بڵێن لە نرخیشا جیاوازیەکی زۆری هەیە ئەمە بڵێن بەش دەزارە ئەو نزیکەی 12-13 هەزارەکەوێ بەڵێ باشە بابزانم ئەم شتانە تا چەند ئەو گەشتیاری کە ڕووەکاتە لەبەرەوەی تەوێڵە شوێنێکی گەشتیاریە بابزانین گەشتیار کە دێ بۆ ئێرە تا چەند ئەمە بۆی سەرنجڕاکێشەیە لەگەڵ خۆی ئەیباتەوە وەڵا خۆشببختانە ئێستا ئەو گەشتیارانە کە ڕوو ئەکەنە بڵێن منتەقە گەشتیاریەکان بە تایبەتی هەورامانیان شتێکی کوردەواری بەرنەوە لەگەڵ خۆیانە چون یانە خەریکە بەرەبەرە دەرەکەوێت ئەو شتە کوردەواریانە بۆ تەندروستی زۆر باشە جیاوازن لەوانەیە تر بڵێ کە مەواد حافظە و لە ناو پاکەت و ئەمانایە زۆریان جیاوازە ئەوەش کە گەشتیارە یێتێرە بۆشتی کوردەواری خۆمانیە زیاتر مەسەن سەرنجەدا بزانێ مەسەن قەیسی خۆمانە با ڕووبەناری خۆمانە با بۆ نمونە مێوژ ئەبا دۆشاوی تووە با ڕۆنی کوردیە باتەوە لەگەڵ خۆی ئەو شتانە مەسەن هەڵوژەی خۆمانە هەڵوژەی ئێرانێ گوێز و کاکڵەوە ئەمانە ئەبەنەوە لەگەڵ خۆیانە ینی ئەم شتانەش سەرنجڕاکێشن مەسەن بۆ ڕاکێشانی گەشتیار ئەم شتانە لە ناو شارە لەوانەیە مەسەن هەیە بەڵام شتی ئێرە نوێترە و تازەترە و نامێنێتەوە کاگاوێسەر ڕەنگە هەندێک شتی ئێستا بۆ نمونە بە تایبەتی ئەوانەی کە لەم ناوچەی هەورامانە وشکەکرێتەوە چ لە کاتی پێگەینیان ڕەنگە دەرمان و شت زۆر بەکار نێنن بۆی چ لە کاتی وشکردنەوەشی دیسان هەر مەواد بەکار نانن بۆ وشکردنەوەی ئەوە بەس بابزانم ئایا خەڵک کە دێ مەسەن ئەبینم جاری وایە لە هەندێک شوێن شتی منتیقی سلێمانی و ئەوانەش هەیە ئەنی لێرە هەردوو شتەکە هەیە خەڵک تا چەند حەزی لەو شتانەیە کە لە هەورامانە کردوەی باتەوە لەگەڵ خۆی پێشتر عەرزم کردی مەسەن ئەو شتانە کە خۆمانەیە و یانێ سروشتیان وشەکەکرێ و چاگەکرێ مەسەن مەواد حافظە ئەمانە تێناکرێ بۆ نمونە تو مەسەلەن ئەو تووە کە کاتێ پێگایەتەوە خەریکە مانگی شەشە لە کۆتایی شەرجی توتو کۆکرێتەوە یەتە بازارەوە ئەو تووە هەرەوەیە لە دارەکە ئەوەرێ کە وەری کۆیەکەنەوە بن لە شوێنێکی پاک و خاوێنە هەڵیەخەن وشەکەکرێت و ئێنە بازارەوە مەسەن وەکو بۆ نمونە گوێزی خۆمان کە ئەتەکێنرێ و کۆکرێتەوە بە تەبیعی وشەکەکرەوەمانە وەکو گوێزی خارجی نییە سینی و شیلی و ئەمریکی و ئۆکرانی ئەمانە مەواد حافظە و بە فرن وشک بکرێتەوە ینی چەوری تیا نامێنێ ئەوانە
ومەواد حافزەشی تێکەن بۆ ئەوەی بەرگەی 2 ساڵ و 3 ساڵ و ئەمانە بگرێ خراپ نەمن بەڵام گوێزی خۆمان تەبیعیە یعنی چوری زۆر تایە مەسەن بۆ تەندروستی ئەو زۆر باشترە تاموچێژێکی تایبەتیەیە ئەو شتانە کە بە سروشتی چاگەکرێن یعنی تاموچێژیان تایبەتە وەکو شتێکی قوتونیە شتێکی کارتۆنی نییە مەسەلەن ئەو شتانە کە لە هەورامانەیە بۆ نمونە پایزان کە بەروبوون پێگا گوێزە کاکڵەیە ڕووبانارە هەنجیرە دۆشاوی تووە قەیسی ئەمانە هەمووی ئەو شتانە ینی بە سروشتی چاگەکرێ و هیچ دەستکاری ناکرێ و هەر کەسێ بیخۆیانی بڵێم تاموچێژێک تایبەتی هەیەتەوە زۆر باشە نەک باشە هەر زۆر باشە کاکا بەسەر بابزانم ئەی خۆماشەڵات تەوێڵەش بە خۆی واریداتی هەیە بازانم چی تەوێڵەتان هەیە یاخود با ئەو بڵێن ئەو بەروبوومەی کە لە تەوێڵە هەیە بەشی ئەوە کاکە ئێوە ئاوا بێنن گەشتیار بێ و بڵێ من شتی خۆمانم کڕیوە و شتی تەوێڵەم کڕیوە لەگەڵ خۆما بردومەتەوە بەڵێ شتی تەوێڵەشمانەیە مەسەن تومانەیە گوێزمانەیە قەیسیمانەیە ڕووبانارمانەیە هەنارمانەیە هەڵوژەمانەیە ئەو شتانە مەسەن بۆ نمونە ئێستا من بڵێم پستەی تەوێڵەیە پستەی تەوێڵە نییە هی هەورامان نییە بڵێن شوێنەکان دیارە مەسەن پستە هەمووی ئێران و مەتیقەی ڕەفسنجان و ئەوانە پستەی هەیە و دیارە بەڵام قەیسیمانەیە ڕووبانارمانەیە تومانەیە گوێزمانەیە کاکڵەمانەیە ئەم شتانە هەمووی هی تەوێڵەیە بەڵام بەشی گەشتیان ناکە ئێمەش کە بەشی گەشتیان ناکە مەسەن مەجبور ڕوەکەینە دراوسێکەمان کە ئێرانە هەم هەورامانی هەم شوێنەکانی تری وەکو تووسرکان و نەهاوەند و ئەو شوێنانە گوێزی باشیەیە گوێزی نایابیەیە هەم لە ڕووی تامەوە هەم لە ڕووی بڵێن چاکیەوە یعنی زۆر باشن وەکو ئێرە هەر وەکو ئێرە چاکیەکەن شوێنە نییە بڵێن مەواد حافزەی تێبکەن و بەفڕن وشکی بکەنەوەمانە هەروەکو خۆمان بە تەبیعی هەڵیەخەن و وشیەکەنەوە ئەو شتانە ئەوەیە تر گەشتیاریش گوێ نادات شتەکە ئەوەنە باش بێ و تەمیز بێ و خاوێن بێ و نوێ بێ دەستی بکەوێ چون شتی تەوێڵە بەشی گەشتیان ناکە یعنی ڕێژەیەکی زۆر کەم بۆ نمونە ئێستا بەداخەوە زۆر بەڵێ یعنی زۆر بەداخەوە ئێمە چەند جارێک داوامان کردووە ئێستا لە ڕێ ئەم کەناڵی بەڕێستانەوە وەکو هاوڵاتیەکی تەوێڵە وەکو خاوەنباخێکی تەوێڵە ئەم داوایەکەم لە بەڕێستان بەرپرسان لانی پەیوەندیدار گوێم لە ئێمە بێ خەریکە دارگوێزەکانمان باخی وامان هەیە 200 بندار گوێزی وشک بووە یعنی نەخۆشی ڕووی تێکردووە یعنی کەسێ نایێت یعنی پەیوەندیدا تا ئێستا نهاتووە سەردانێ بک سەردانی چۆن مەسەن مەدانی بە جددی شتەکە وەربگرێ تۆ 200 بندارگوێزە وشک بێ ئەبێ خاوەنباغ ئیتر چی بکە ینی بەڕاستی یعنی 200 دارگوێزی وامانە بووە 300 ساڵ بۆ 200 تا 300 ساڵ تەمەنی بۆ کە وشک بووە یعنی 3 جیل تر اینجا پێگاتەوە کاکە با وەکو کۆتا پرسیار ئەگەر ئێستا خۆشەویستێکت عزیزێکت لە شارێکی ترەوە بێ بێت سەردان بکە پێت خۆشە لەم بابەتانەی کە هاتە چی لەگەڵ خۆی بەرێتەوە یا چیە تۆ پێت خۆش ئەنی چی بۆ هەڵەبژێری مەسەڵەن من کەسێ بێت میوانێ بێت چەرەسێکی هەورامانی بۆ تێکەڵەکەمە و چەرەسەیە دەمێ لەبەرەوەی تا ئاگاتەوە شوێنی خۆی تەوێڵەی لەبیر بێ و هەورامانی لەبیر بێ چەرەسی هەورامان لە چی پێگدێت چەرەسی هەورامان مەسەن ئەگەر ببێ کاکڵەیە تووە هەڵوژەیە قەیسیە مێوژە ئەم شتانە ئێمە تێکەڵەکەن بۆ شەوچەرە داێنین خۆش بێکاگەسەر با خۆشان چاوەکەم بەخۆش بێ بەڵە خۆشەویستان لە کاتی تۆمارکردنی بەرنامە ئاوادان بێ لە شارەدەی تەوێڵە یەکێک لەو شتانی زۆر سەرنجڕاکێشە بۆ وانەی کە دێن بۆ تەوێڵە ئەویش ئەم مزگەوتی مەلانەزیری گەورەیە بەڕاستی ینی هەم شێوازی دروستکردنەکەی هەم ئەو پێکاتانەی کە پێی دروستکراوە بۆ خۆی تایبێتمەندێکی زۆر تایبەتی هەیە بۆ ئەم ناوچەی هەورامانە جا باش بوو لەو کاتەشە مامۆستا مەلاعوزێری لێبوو بە فرسەتم زانی کە چونکە ئەم مزگەوتە بۆ باوانی ئەوە گەڕێتەوە لە مزگەوتەکە واروەها لە مەلانەزیری گەورەش پێویست کە پرسیار لە ئەو بکەم و زانیاری لەو وەرگرم مامۆستا زۆر خۆشحاڵ بووین سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام ورحمەت الله بەخێر بێن یاخوا سپاس دەکەین با جارە لەوە بپرسین ئەم مزگەوتی مەلانەزیری گەورەیە ینی بە ئەو مەلانەزیری گەورە چێیە بەناوی خوای بەخشندەی میهرەبان دووبارە بەخێرانتدانەکەین مزگەوت مەلانەزیری گەورە یەکێکە لەو قوتبانەی کە لە ساڵی 1986 جاینی لەم تەوێڵەی لەدایک بووە
هاوچەرخی شێخی سراجەدینە شێخ عوسمانی تەوێڵە دیارە ئەم مەلا نەزیری گەورەیە هەر لە بنەماڵەوە لە بنەماڵەی سەید ئیبراهیمی سەڵۆت ئاوای لای سنەیە لێوە هاتون بۆ ئێرە لێرە ئاوەدانیان کردووەتەوە و لەگەڵ شێخی سراجەدینە ئەو بە عیرفان و ئەم بە عیلم هەردووکیان توانیویانە ڕۆڵێکی کاریگەری تایبەتیان نەبێ مەلا نەزیری گەورە ئیهتیمامی بە دەرس داوە بە حجرە و بە فەقێ و بە مەلا داوە زیاتر لە 33 جار قورئانی پیرۆزی بە دەستخەتی خۆی نووسیوەتەوە ئەخیر نوسخەی ئێستا ئەو قورئانە لەسەروێ لە مزگەوتەکە لە قاسەیەکایە صحیحی بوخاری مسلم ئەحیا علوم الدین دەلائل الخەیرات ئەمانەی هەموو نووسیوەتەوە مامۆستا با پرسیاری ئەوە بکەم بزانم ئەم مەلا نەزیری گەورەیە بە چەند پشت لە تۆ دوورە مەلا نەزیری گەورە باپیری باوکمە ئێمە لە بنەماڵەکانمانە لە ماڵەکەمانە ئێستا 5 مەلا نەزیر هەیە بۆیە ئەم نامدراوە گەورە چونکە یەکەم مەلا نەزیرە کە ئەم وفاتی کردووە باپیری من لە سکی دایکیا بوو کە لە دایک بوو کە کوڕی حەغات و عایشەیەکسی شێخی سراجەدینە ئەویشان لە خۆشەویستی ئەم و ناوەتۆ مەلا نەزیر مەلا نەزیری گەورە یەکێک بۆ لە زانا ناودارەکانی ئەم ناوچەیە بە تایبەتی لە سەردەمی خۆیە هەر لەبەرەوەش بووە گەڕاوە بە شوێن عیلم و زانستە بە پێ لەم شارۆچکەی تەوێڵەوە بۆ مەکەی پیرۆز بۆ حەج سەفەری حەجی کردووە لەوێوە بۆ سەمەرقەند و بوخارا لەگەڵ شا ساحیبا چووە بۆ ئەوێ و لەوێ تەمەسوکی کردووە 12 ساڵ لەوێ ماوەتەوە علومەکانی تەواو کردووە دوایەوە کە تەواوی کردووە ئەو وەختە جیهادی ڕووسەکان بووە شا ساحیب فەرموویەتی با بچین بە یەکەوە من معلوم ناگەڕێم و تۆ لەگەڵ منە شوێنی منادانیشە لە خانەقاکەی منە تەدریسکە و عیرفانیش بڵاوکەرەوە تەریقەی نەقشەبەندی ئەویش وتوێتی ناتوانم وڵاتی خۆم میلەتی خۆم بەجێ بێڵم فەرموویەتی دەیقەی ناکە بەڵام دوای مردنی من دوای 40 ڕۆژ ئینجا بگەڕێرەوە دوای 40 ڕۆژی مردنی شا ساحیب کە شەهید دەبێت لە غەزای ڕووسەکانە مەلا نەزیری گەورە ئەگەڕێتە بۆ ئێرە و لێرە شێخی سراجەدین عایشە خانی کچی ئەکا بە دیاری بۆی ئەیبا بۆ ماڵە بۆی مارە کات و ئێمە لەنەوەی ئەو خات و عایشەین ئەوەیە باش مامۆستا ئەم مزگەوتەکە ئەوە سەیرەکەی هەمووی بە بەر دروست کراوە ئەم بۆچی ئاوا دروست کراوە یا ئەم دیزاینەکەی زۆر تایبەتە بۆچی بەم شێوازە بنیانراوە هەورامان بە ڕۆژهەڵات و بە ڕۆژ ئاوە بۆ بێرەیشەوە خۆی تایبەتمەندیەکی هەیە لە ئیعمارە لە بیناسازیە ئەمەش تاریخەکەی ئەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستەی هەورامان کە هەموو ماڵێکی هەورامان مزگەوت و تەکیە و خانەقایەکی هەورامان لەم شێوە دروستکراوە ئێمەی ژەمانەوێت ئەو تاریخە سەر لە نوێ لە هەورامانە دووبارەکەینەوە و زیندووکەینەوە بۆیە بە پێویستمانزانی هەر لە هەورامانی ئەودی و ئۆسامان بۆ هێنا لە باخەکۆن و لە دەگاشێخان و لە گوڵف ئەم بەردەمان هێنا بەردەکان تەبان بە ناقیلە ئاهاتن بەردی گەورە گەورن ئەو ئۆسیانی لێرە ئیشیانە کرد خۆیان نەقاریانە کرد خۆیان دروستیانە کرد تەنانەت ئەوەی کە نەقاری بەردەکەیە کرد لەگەڵ ئۆساکا قسەیەکردوێت تۆزە خۆل لادە سەیریە کرد ئەیزانی ئەم چینە چەند بەردەخوا بەقە خۆی دەسیفین پێکرد مامۆستا ئێستا ئەمە کە ئەوە سەیرەکەی بۆ وەکو دیکۆر لە ڕواڵە تا زۆر جوانە ئەم مزگەوتە با پرسیارەکە ئەوە بکەم زیاتر بۆ دیکۆر و ڕواڵەتە یاخود ناوەشەوە ئەلحەمدولillah ئاوەدانە بە عیبادەت و بە عیلم و بە ئەوانە هەر مزگەوتێ ئەگەر لە ناوە ئاوەدان نەبێ بە عیبادەت ئاوەدان نەبێ بە قورئان و بە دەرس و دروستی بۆ هەموو توێژەکان بەڕاستی ئەوە ئینەما یەعمر مەساجد الله من آمن بالله ئەم تعمیرە دوو لایەنێ لایەنێکی معنەوی و ڕۆحی و عیبادەتی هەیە ئەبێ لە ناو مزگەوتەکە بێ ئەو لانەیە تریشەوە کە ئەمە تاریخێکە بۆ خسپاس بۆخوا الحەمدولillah ئەمە حوتە مزگەوتە لە شارەدەی تێوەڵا کە هەیە ئێستا لەبەرەوە بەڕاستی گەنجەکان و لاوان و بە تایبەتی لە پشووی هاوینە دەرس بۆ خوشکانیان بۆ بناڵەکان بۆ هەموو توێژەکان ئەکرێتەوە و سوپاس بۆخوا ئاوەدانە و بە تایبەتتر لە ڕەمەزانە مامۆستا بە فرسێتی زانم پرسیاری ئەوەش بکەم وەخت لە ڕابردووە ئەڵێن تەوێڵا ئەندازەیە کاریگەری چەپەکانیشی لەسەر بووە بابزانین لە تەنیشتی ئەوەشەوە بابزانین مەوزوعی دینداری و علمی شەرعی و ئەوانە بابزانین تاریخێکی قوڵ و ڕەهەندێکی قوڵی هەیە لە تەوێڵەیە بەڵێ ئەم مێژوو ئەگەرێتەوە بۆ ساڵی چلەکان تەبان لە بیرەوەری منان نییە دەماو دەم بیستومە ئەم شارە شارێکی سەقافیە شارێکی ڕۆشنبیرێ شارێکی زانستیش و عیرفانیشە لەبەرەوە بەڕاستی ئیهتیمامدان بە عیلم بە زانست لەم ناوچەی هەورامان بەگشتی و لە تەوێڵە بە تایبەتی وەکو بڵێ خصوصیەتێکی خۆی هەیە تەوێڵە ئەتوانم بڵێم
زیاتر لە 300 ساڵە حجرە و فەقێ و مەلای لێ نەبراوە. اینجا مەلای گەورە مەلای کەسانی زانستخواست کەسانی وەکو شارەزا دکتۆر مستەفا زەڵبی لەم تێوەڵا لای مامی من خوێندوێتی. مامۆستا ئەحمەدی مفتیزادەی ڕەحمەتی لە تێوەڵا خوێندوتی لای مامۆستا بەلا محەممەدی مامۆستا بەلای خورمان لەم شوێنە لە قفقازەوە فەقی بۆ هاتووە لە هەموو ئەنحای کوردستانە لەم تێوەڵا خوێندویانە. دکتۆر ئەحمەدی نعمەتیەکی کەلەوانە مەلا قادری کە ئیمام جمعی پاوە یەکێک بووە لەو فەقیانە و زۆری تریش کە بەهرەمەند بوون. تەوێڵە بەڕاستی ئەوەی کە فەرمووت چەپەکان دەستیانە بۆ بەڵێ لە چلەکانە کە لەو سەردەمەدا هیچ لایەنێ هیچ حیزبێک نەبووە ئیلا ئەو حیزبە نەبێت. دوای ئەو پارتیش دامەزراوە لەبەرەوە بە ناوی ئەوەی کەوا چەپەکان مافی هەژارەکان مافی جوتیارەکان بۆ کوبڵەی وە دەست ئەخەن و هەروەها لەگەڵ ئەوە دژی دەسەڵاتی ئاغاکان و دەسەڵاتدارەکانن بەوە خەڵکێک باوەڕی پێ کردوون. بۆیە بەڕاستی کابرا هەر بووە چەپ بووە بەڵام بە جەماعەت نەبووە لە مزگەوت تا نوێژی نایەکە هەمووشە ئاوا بوون. لەبەرەوە بەڕاستی ئەمە یەکەم مامۆستای شارەجەی تەوێڵە مامۆستا گۆران بووە لەوێەوە تاریخەکەی چەپەکان دەست پێ ئەکات. دوایەوە وردە هاتووە بەڵام سپاس بۆخوا ئێستا زۆربەیان لەو بیرۆڕادیان پەشیمانن ڕویان کردووەتەوە مزگەوت خۆیان نەماون بزنەوەکان و وەچەکانیان سپاس بۆخوا ڕێگەی دینداریان گرتووە. خۆشەویستان ئەم هەوراماناتە بە تایبەتی ئەم شارەدەی تەوێڵە و بە تایبەتی تریش ئاوێسەر ماشەڵڵا شوێنێکی زۆر خۆشە. شوێنێکە کە وەکو ئەڵێن تەنانەت لە چلەی هاوینە ئاوا چەند ڕۆژێکی ئەندازەیەک تۆزە گەرمایە و هەز بە گەرماکەی ئەگەنا کاتەکانی تر چە بەلای بەهارە جەوەکە هەر ساردا لەو لاشەوە بەلای پاییزا دیسان زۆر زوو سار دەکا لەبەرەوە ڕاستی شوێنێکی خۆشە و شوێنێکی ئاوەدان و شوێنێکی تا بڵێ هەوایەکی سازگاری هەیە یاڕبی ئاوەدان بێ تەوێڵە. ئەمەژەیان بە تو باشە چۆنی ئەوە بمێ ئافرین ئەوەش بۆ تۆ وەرە بە خۆت وەرە دەی وەرە ئەوەش بە خوشکەکە باش بێ بە خوشکەکە باش ئەوەش بەرە بەداش دەی ئافرین دەی دەبڕۆ دەی تۆ ناو چی بوو؟ من نامم ڕژیارە. ئافرین ڕژیار تۆ هەورامی؟ زۆر باشە خۆت بە بینەران بناسێنە بە هەورامی باش؟ وەڵام نامم ڕژیارە یانەمای ناچووگنێ تاتەم نامشە دڵێ ماکوانە وی چم پێگەنە بە سووری بە سوورچە ئەمانە پێگەنە گێڵای گێڵ و نەڕەفێقەکەی منێش سیاگۆی نیشاس خولوێنێ. ئافرین بۆ تۆ ئافرین بۆ تۆ ئەی بابزانم ئەم پیاوە ناوی چییە؟ سیاکۆ. سیاکۆ تۆش بە هەورامی قسەمان بۆکەی؟ بە کوردی قسەمان بۆکەی؟ باشە سیاکۆ تۆ باوکە ناوی چییە؟ توانە؟ باشە ئیشی چێ باوکت؟ ئاسنگەری. ئاسنگەری ئافرین ئەی تۆ ئاسنگەری لەگەڵاکەیت؟ باشە تۆ زانی پەنجەرە دروستکەی؟ پیاوی چاک بە قەت پەنجەرە دروست کردووە؟ دروست نەکردووە. ئێمە ئەم کناچە ناوی چییە؟ خلوت؟ خلوت چۆنی؟ باشی چوتە مەکتەب؟ نەڕۆشتووە؟ نەچووی بۆ باخچە تەوێڵە باخچەی لێ نییە؟ بالێتین.
لێتی بەس بچووکە ناینێرین باشە بابزانم تۆ چیتە مەکتب بەڵە من چوم بەکتب ئافرین لە پۆلی چەندی دوو پۆلی دوو تۆ پێچێ زیرەکیش بی لە مەکتب وایە بەڵێ ئافرین بۆ تۆ ئافرین ئەی تۆ نەچویت با من ڕۆشتوم ڕۆزەشم تاواکو زۆر لە پۆلیەکەم لە پۆلی یەکای ئەی زیرەکی لە پۆلی یەکە هەروەڵا ئافرین بۆیەوە ئافرین بۆیەوە و دەست خۆش کاگاوێسەر سەلام عەلەیکم قوربان و بەخێ سەر چاوم براگەم هەر بە ناوی ئەو سەرچاوی سەرەوە ناوی ئاوێسەرەوە ناویان ناوی وڵی کاتی خۆی باپیرم ناوی ناوم ڕاستیەکەی ئەوە نان خۆش ویستۆ ئەوێ سەرچاوی ژیانی ئێرە بووە ئاوێسەر کاک ئاوێسەر ئێسام ئەوەی بەدەستەوەی ئاوی ئاوێسەرە یا ئاوی بیرە وڵی هەر ئاوی بیرە بڵێن باشە بیر لێرە بە چە نەگاتە ئاو وڵی لای خۆمەسە لە خوارەوە هەیە بە 10 مەتر و 5 مەتر ئەگات بیری دەست یا هەر دەسەکە ئێسام بیرە بیری دەسە یا ئرتوازیە وڵار دەسەمە چەند مەتر قوڵە وڵای ئێمە هەشتا ئێمە لە کاتێکا کردمان وشکە ساڵێکە بوو یعنی بەدەست هەشتا مەتر لێرە لێدراوە باشە ئەم ناوە هەر بەردە چۆن باشە هەر بەجددی بەچی هەڵیانکەن وڵایتەر ئیشی خۆیان بۆ خۆیان شارەزان چاکلی ئەو دقاقشتانە بەکارەیە نایە هەر بەتێکیت بەتێکیت بڵێ هەروەڵا ئەم ساڵ ئاو چۆنە وڵا باشە لەخوا بەزیاوێ زۆریش الحمدلله گەنجێکی وەکو تۆ لە تەوێڵا بێ مەشغوڵی چی بێ بەچیەوە سەرقاڵ خۆم ڕۆژانە دوکانی فیترمەیە ئەتر سەرقاڵم بە دوکانەکەەوە تا ئەگەر دوکانەکەش نەبێ بجارجا مەرزەکە هەیە ئیشی مەرزەکە ژەکەین هەروەڵا چ شتێک لێرەوە هینە دەڕوا دێ ئەوشتان وڵی وەکو کاڵەکانی ئوروپای هەمووی لە ئوروپاویەت و ڕاتەوە بۆ ئێران و تەلەڤزیۆن و قوماش و پارچە و عشتانەیە لەو دیۆ چیمان بێت وڵا لەو دیۆ زۆربەی کات بڵێن بەڵزینە و گازە و نەوتۆ و عشتانە شکر الحەمدلله خەڵکی تەوێڵا بێکار و ئەوانە نین لە شوێنەکە بێتاقەت بمن و بەجێ بێڵن باشە لەخوا بەزیاوێ ئەرەوەڵا تەوێڵا بابزانم گەنجی زۆرتیایە گەنجەکانە مێننەوە حەزیان بە شارۆچکەکە هەیە بەجێ دێڵن چی وڵایی زۆر ینی وەکو لای خۆمان شخصی خۆمان ئێستا خۆم شخصی خۆم بە ژنو ماڵی شۆچون بەرە ئوروپا تا تورکیا ڕۆشتم گەڕامەوە ڕاستەکەی یعنی دڵم زۆر زۆر ئێرە خۆشە یعنی و کەسابەتی لێرە هەیە لە هیچ شوێنەکان نییە هەروەڵا بابزانم ئەگەر گەنج هەبێت جگە لە ئیشی ڕۆژانەی ناو شارەکە حیوانداریەک بەغداریەک شتێکی ئاوا گەنج هێڵێتەوە وڵی زۆربەیان هەمویان بەسەر مەرزەکەەوە ئیشەکەن وەکو بڵێ حەماڵی هەیە ڕۆژانە ئەگەر سنوورەکە بکرێتەوە وەکو جاران ڕۆژی 15,000 پارەی خۆیان هەیە بە کەسابەتی خۆیان دەبا بزانم هێنا بازانم چ جۆرە سارێک بۆ منتیقە شاخاوی ئێوە بۆ حدودی تەوێڵ و ئەوانە باشە وڵا زۆربەی توێتایە توێتا ناسرااو بە توێتا میرزەمینی باڵێ زۆربیان ئەویانەیە ئێستامە خۆمان شخصیمان سێ چوارێکمان هەیە هەر وەکو خۆمان هین ئەوەی کە پێڵن هین چی پێڵن هەر پیکابە بەس مەرزی و ئەوانە وڵای بۆ مەرزی و شتەکان نەوەڵا زۆربیان لێرە میرزەمینەکانە یاکم بابەهانە یاکم دووتەنیە ئەو شتانە بەکارێنن پێداویستی یەدەک تۆفیتەری پێداویستی یەدەکتان هەیە لێرە یانە بێت لە سلێمانی ئەوانە بۆتان بێت وڵای ئەگەر لێرەسە کەس شتێکی بشکێت ئێتە تەلەفۆنەکەین بۆ خوارەوە بۆمان ئەنێرن و لێرە خۆمان چارەسەریەکەین بابزانین بەرو بازاڕی تەوێڵە چۆنە خەڵک گوزەرانی چۆنە لە تەوێڵەیە وڵا ئێستا خەڵکی تەوێڵە وەزعی باش نییە ئێمە لەخوا بە زیادە ئەم منتەقەیە خوا دروستی کردووە وەختی خۆی ئێمە شێخ حسامەدینمان بووە لە منتەقەیە شێخەکان وتویانە فەرمویانە ئەوانەیە کە لە هەورامانە بژێن خاستن لە تەوێڵە ئیشیان سەرکەوتووە یەکەم وتویانە ئێران ئیشەکە تاران بۆ تەوێڵە بەغاژ ئیشەکە هەر بۆ تەوێڵە ئەم منتەقە خواییە هەڵکەوتووە پیاوە بەڕێزەکانی کۆندروسیان کردووە ڕستقێکی خواهی هەیە لێرە ئەژی با پرسیاری ئەوە بکەم وەختی خۆی خەڵک بە زۆرتر بە باخ و باغداری و لەوانێ جۆرێک لە حیوانداریشان کردبێ لێرە ئەو کاتە ئەوە ژیانیان گوزەراوە ئەی ئێستا ژیانیان شوان بۆ هی ئەو وەختە مامۆسای بەڕێز ئیشەکان دابەش بوون تەوێڵە پێگاتووە لە سێ بەش بەشێکی پێ ئەڵێن چەمی زاوەر بەشێکی پێڵێن شەمی ئاوێسەر شەمێکی پێڵێن شەمی گەڕیاز شەمی خوارو خەڵکی لای ئێمە زەمانەی زوو عاقڵ بوون مەسەلەن ئاسنگەری تیاوە تجاری تیاوە کڵاشکەری تیاوە پێکەنەگیری تیاوە
کلاشنینی تیا بووە تجاری بینی سلێمانی و بەغای تیا بووە یعنی خەڵکی لای ئێمە دەوڵەمەند بوو مەسەرەن بە چی ئیشیان کردووە مەسەرەن جەماعەتە باریان بردووە بۆ بەغا جەماعەتە باریان بۆ سلێمانی بردووە جەماعەتە وڵاغدار بوون لە حدودە و باریان هێناوە ئەم جەماعەتە لە چەمی ئاوێسەر کەپریان بووە هەوارچی بوون حیواناتیان بووە ئێتر هەموو کەس دەوڵەمەند بووە لە تێوەڵە خەڵکی لای ئێمە دەوڵەمەند بووە من باوکی من لە حەفتاکان باخێکی کڕیوە بە 2100 دینار تۆ بیر بکەرەوە ئەکاتە چەند 53 ساڵ لەمەوە پێش خانوویە باخێ بکڕی لە چەمی خوار و بە 2100 دینار لە سلێمانی قدعە ئەرز زەویکی مەتری بە 125 بووە ئەو زەمانە خەڵک پێویستی بە سلێمانی و هەولێر و شار نەبووە چونکە زانیویانە ئەم منتێقە خوایی ئەمن پێم بنەڵێم تەوێڵەج بەهەشتە ئەم بەهەشتە خەڵکی باش بووە ماس فرۆشتن نەبووە گوێست فرۆشتن نەبووە تو فرۆشتن نەبووە خەڵک هەموو یەک ماڵ بچوتایە هەر ماڵێک وەکو ماڵی خۆ بچوتە هەر باخێک وەکو باقی خۆ خەڵک عیبای بووە مەسەلەن ماز بفرۆشێ خەڵک من چوون بۆ ئاوێسەر بانگیان کردووە ماز بەرە وەرە سیرێش بەرە وەرە دۆ بەرە وەرە برا پاییز گوێز بەرە هەموو شتێک کەس ساحیبی هیچ نەبووە خەڵکی لایەن بەڵام خەڵکی ئێستا لە قەدیمیەکانمان باشترن چون گەنجی ئیمڕۆ ئەزانی بۆ گەنجی ئیمڕۆ سەپڕۆ بۆ ئەو چایخانەیە بڵێ سەلام وەلێ کە سەلام 20 کە دەڵێ چای بۆ بێنن ئەمە یەک یا بڵێ پڵانەکە نەدارە فەقیرە یارمەتێکی بن کابرا 20,000 دیناری پێ بێ 15 یا بە تۆڵێ بیە بەو خەرکی لە ئەم منتیقەیە حاڵیە ئەزانێ خوا دروستی کردووە دروستی کشی کردووە و ئەمرێ و ئەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە بیری لە بەیانی نییە بەڵام هەندێک خەڵک تۆزە ڕەزیلن ئەو پارەیە سەرب ناکەن خەڵکی لای مەوانیە فەیرۆز پێم خۆشە لەسەر بیناسازیش خانوو ئێستا سەرێکی خانۆ کۆنەکان هیچی نەماوە ئەوەی کە وەختی خۆی بە وشکە کەڵک داناوە شتی زۆر دانسقە و تایبەت ئێستا هەمووی بۆ بە بلۆک و بە کۆنکرێت چۆنە ینی ئەوە بەو شێوەیە ئاها دەستکاری خان و شێوەی مەسەرەن بۆ دیزایانی خان و شت کرا بەڕێزگیان ئێمە 6 براین یەک قدعە ئەرزمانەیە ئەم ئەرزە ناکێشرێ ئاوی ڕاکێشی هەر لێرە ئەرجی تەوێڵە کەمە وەکو شارە زور نییە گەرمیان نییە تا بڵێ ئەی خەمە سەر کەدا برا بووە 6 برا یەکەم و توێتی خانوو یەکەم کەرۆ بۆ خۆت دووەمین بۆ فلانە ئەوی ترمان لەسەر و ئەوەوە بەڵام ئێستا ماڵ هەیە وەختی خۆی یەک ماڵ بووە ئێستا بووە بە 8 ماڵ ئەم 8 ماڵە چی بکە مەسەرەن ئەبێ بڕوا لە شوێنێک تر خانوو بکە یا بڵێ ماڵەکە بکات دووقات یا بیکە بە سێق نییە ئەرز نییە تێوەڵا ئەرزی کەمە فەیرۆز ئەڵێن هەورامی لەسەر بەردی ڕق ئەژین ینی زۆر کاسبن ینی ئێستا خەڵکێکی تر بێنە بۆ ئێرە لە ناو ئەم شوێنە شاخاویە باوەڕکە لەوانەیە ینی تینی بۆ بێ لە برسا بمرێ بەڵام بابزانم ئێستا ئەوانەی کە لە تێوەڵەن خەڵک جگە لەم دوکانداری و ئەوانە چ شتێکی کە هەیە کە پێوەی مەشغوڵ بن ڕاستەکەی من ئێمە لە هەڵەبجە ئێمە دووجار لێمان قەومە الحەمدولیلا کەس لەگەڵمانە باش نەبوو بێژگە لەخوا توینە هەڵەبجە ماڵوێران بووی خوا شایدە 300 پەردە برنجم لە گاراژە حاجەڵاکەرم بەجێ هێشتووە چاوم پێ نەکەوتوەتەوە لە حەفتا و بدایەتی شەڕ ئێران و عێراق لە هەر کەسێکم پرسیارە کرد ئەیوت حرف مانگە خاوێنە یەکێوە 2 مانگە خاوێنە یا 20 شەو ئێتە ئێمە لە ئەقڵمانە نەبوو ئەم شەڕە 10 ساڵە خاوێنە ئەم وڵاتە سوتا هەمومان بەجێهێشت هەتا خەڵک پارەی بووە بەجێ هێشتەوە مەگە بە دزیەوە توێ بە شوێن پارەیە لێمان قەوما چوونە هەڵەبجە لە هەڵەبجە ئێمە قەناعەتمان وایە کلاشنین کرێکاری بەس تەنازل بۆ کەس ناکەین ئێمە خوا خۆی زانێ یەک هەورامی نییە ئەسڵ خەڵکی تەوێڵە بە و تەنازل بۆ کەس بکە چونکە بۆ دیندارە ئارە خۆرەکەشی زۆر دیندارە چونکە حاڵیە دوایی کە مەشروبیش ناخوا بیرەکاتەوە ئەڵێ من ماوەیە کە خۆیان بمبەخشی لە من باشترە وەختە لە دیندارەکە باشترە چونکە بۆ هەمووی هەورامان حاڵین ئەژین تەوێڵەیی عجایبین یعنی لە هیچ شوێنە پەکیان ناکەوێت ئیمانیان نە بە سواڵ هەیە نە بە تەنازل هەیە نە جاسووسی ژەکە کاک فەیرۆز بە ئەوە بپرسم وتت ئێرە خەڵکی ئێرە تێگەیشتووە مۆسەقەفن
ماشەڵڵا ینی لە مەسائلەی ئیدارە و حکومڕانی و ئەوانەیە دایمە هەورامی هەیە ئەو ینی ئێستا ئەم تەوێڵە وەزیری هەبووە چوزان ئێستا ڕەنگە ئێستاش وەزیری هەیە وانە مەبەسمەوەی ئەم سەقافەتیان لەکوێ هێناوە چۆن ئاوەدی خوێنەوار بوون تەوێڵە زانی کە دروستی کردووە کە دروست بووە شەڕ بووە لەسەر دووشت علمی دینی علمی دنیایی قوتابخانەی تەوێڵە مامۆستاکان زۆر بەڕێز بوون مامۆستا حڕ بوو وڵات سەرەکەوێ تۆ ئێستا بڵێ لە مناڵەکەم لێی مەدە لێی مەپرسەوە پچیش کاتی مامۆستایەکی داما بکەی وڵات لە کوڕەکەمی داوە ئەوە تە بە تەمای ژیان نەبی هەر ئینسانە چوش کاتی مامۆسایی کرد ئێتە وڵاتە بەرەو پاسێت بوو نەڕوە ئەو وەختە خەڵک پارەی خۆش نەویستووە بۆ خەڵک وتوویەتی من ناوێکم هەبێ بۆ قیامەت مەسەلەن چی مامۆستا تەوێڵە بووە قەسەم بەخوا هێکێکە بکەی بۆ هەمویان کەمە ئەیانوت لەو قوتابخانەیە لە پۆلی 1 بۆ 6 بچن لە نیوەڕۆ ڕیز بن حتا با ناوەڕاستی بازار ئەو ڕیزە تێک نەئەدرا ئیتر بۆ ناو خانوەکان پرژ و بڵاوە بوو خەڵک ئەو وەختە ئەوەنە مامۆساکان ئەمە بەدڵ خزمەتی تەلەبەیانە کرد تەلەبەکانیان بایان کرد ئەیوە تۆ بڕۆ لای مامۆسای ئاینی بخوێنە دوای نیوەڕۆکەی دوای مەکتەب مامۆسای ئاینی فێری حرفەکانەکە کە فێری حرفەکانە بووی زیرەک دەرەش دوو پیاوەکانی ئەو ساکە ڕۆشتون بۆ باق من باوکم لەگەڵ یابردوون بۆ ڕێزەدەم ئاوەرە بدانم ئەم ڕێزە چۆن نەبڕی چۆن ئەیکێڕی چۆن بژاریەکەی چۆن دایەن هەیە چۆن مەسەلەن ئەم باخە گەورەیەکەی هەر بەم دارێ دەداری لێ دروست دەکەن بۆچی یەک ڕێزە دێن چونکە بۆ ئێمە پێڵێن مەسەلەن ئەم دارە مێوە پەیوەند یەکەن بۆ شوێنێکتر لە شوێنەوە ئەیبڕن بۆ شوێنێکتر ئێتر ئەو منتێتەن تەوێڵە باوکم بەهینە ژیا ئێمە بە باخی ترێ ئەم دوکانەشمان هەبوو بە قاریمانە کرد ئەجا ساڵی وا بووە 600 دینار ترێن فرۆشتووە کیلۆی ساڵ پرس 75 پرس چەندیشمان فرۆشتووە ئەمەش ئەوە نەشمان داوە بە خەڵکیش خواردوویەتی چونکە ئەمە وەکو کوڕانی خاڵۆ مەحموود ساحیبی نەباخین نە پارەین نەحیش بەدەتوانین خزمەتی خەڵک بکەین و ئەمە بووە بەڵام پیاوەکانی ئەوسا دائیمەن من بە زۆر خەڵێ ئەڵێن وەختی خۆی پڵانەکە زیرە ئەڵێم ناکاکە تۆ بڕۆ تەوێڵە حاجی بابالەی تیاوە حاجی پەرەژی تیاوە حاجی مستەفای تیاوە حاج قاری تیاوە حاجی وەسیمی تیاوە ئەمانە خوایی هاتوون بۆ ئێرە جەماعەتە ڕانکوچۆغەیان دروست کردووە جەماعەتە دوی دارە توی ناشتووە باخیان دروست کردووە زانیویانە ئێمە محتاجی ئەم خاکەین ئەنجات تاران ئیژەکە بۆ تەوێڵە شتێک لە تارانەوە دەرەچێ هایەتەوە بۆ تەوێڵە لە بەغاشەوە دەربچێت هاتووەتەوە هەر بۆ تەوێڵە خەڵکی لای ئێمە لە هەر شوێنە دانی ئەژی من لێم قەوما چوومە ئێران 20 دینارم بووە هیچم نەبووە سەلاجەم بردووە فرۆشتووە بە کۆڵ بە ناو شاخە ڕۆشتوم یعنی ئەقڵ تەسەوری نەکردووە ڕۆشتوم پارەم پیا کردووە کڵاشم لە بەسرە چنیوە لەکوێ چنیومە لە ئەنزالە ئەوەی من پێرۆز بناسێ چنیومە بەس لێرە کە هاتوونێتەوە لەسەر هەوارگەی هاڵی باخمان سووتە من مەمنونی یەکێتی و پارتین خزمەتیان نەکردین هەر خۆمان بارکی خۆمان توانیمانم وڵاتە بەرین بڕێوە پێویستمان بە کەس نییە بە ئامۆژگاری کەسیش نییە حەزی جەکەن وڵاتێکمان هەبێت لە کەونانەوێ بەڵام بەداخەوە ئێمە ساحیبمان نییە کەس لێمان ناپرسێتەوە ئەم وڵاتە خۆشەویستە هەیە پیاویە دەڵێ لە من پیاوتر و شەریفتر و ڕێک و پێکتر ئەڵێ ڕبە کیلۆتون بەرێ چونکە ئەگەر کابرا پارەی هەبێ ناڵێ ڕبە کیلۆتون بەرێ کاک برای بەڕێزم نەبوونی پارە هەموو شتێ ڕۆشتنی ئینسان بڕێوە بەچی دڵی خۆشە بە پارە دڵی ڕۆشتن بە پارە هەبوو توانی بڕۆی بڕێوە پارە نەبوو خەیاڵە لای خراپەیە ناتوانانی خزمە خەڵک مەرحەباەکە نازانی مەرحەبایەکە ینی بەڕاستیەکەی وایە من حەزەکەم ئەم کوردستانە سەرۆکی هەرێم بێ حکوومەتی مان هەبێ ساحیبمان هەبێ لێپرسینەوە هەبێ خەڵک مەسەلەن جاسووسی نەکا وڵاتی خۆی نەپرۆشێ لەگەڵ دراوسەکەیە باش بێ خزمەتی وڵاتەکەی بخە بۆ ئایندەی خۆی ئێستا من ئەڵێ ملیارە سەلام بۆ قەدیمیەکانمان چونکە بۆ
ئێمە تومان هەیە هی قەدیمیەکانە گوێزمان هەیە قەدیمیەکانە بەڵام گەنجەکەی ئیمڕۆژ تەسلیەدا کاکە کەسابەت نییە خۆ بە زۆر نییە بڕۆ بێنە بۆرە با من دەفتەرە بۆ بێنم ڕۆژی 10,000 بۆ بێنم زانم هەیە نییە چونکە بۆ باڵ بەسرە بەلام شتێکی جوان بوو تۆ لەم کاتەیە کە ئیشی دوکانداریەکە و لەگەڵ شا خوێنیتەوە با بزانم تۆ زۆر خوێنیتەوە وڵات جارانم خوێندەوە ئێستا کەم هۆکاری چییە ئێستا کەمە خوێنی وڵی سەرقاڵی یشکردنین و ئاوە کەسابەت و ئەوەنە مەجال و نابێ بۆ خوێندنەوە جەنابەت تەمان گەنجێکی شارۆچکی تەوێڵیت وانە زیاتر چی دەخوێنیتەوە حەزت لە چ بوارێکە وڵی خۆم قسمەکەم بەشەکەم قانون بوو قانون بوو لەو مەجالە ئەم خوێندەوە بەڵام ێسایەتە دابڕاوم لەو بەشە کەمتر لەو بەشە خوێنمەوە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆربەی بوارەکان نەخوێنمەوە کۆمەڵایەت ئێستا بۆ نمونام کتێبەی لەبەر دەستا پێ چه کتێبێکی فکری بێ ئەی لەگەڵ ئەدەبیاتە سەرۆکارت وڵی ئەوە تێکەڵ نیم لەگەڵ ئەدەبیاتە بەلامەوە عجایبە چونکە هەورامان هەم سروشتەکەی هەم تەبیعەتی خەڵکەکەی لەگەڵ ئەدەبا زۆر زۆر گونجاوە خۆی مامۆسازانی چیە مەجای ئیشکردنەکە ئەو مەجالەوە نییە کە بۆ هەموو بوارەکان بۆ هەموو مەجالەکان بڕۆی لە هەموو بوارەکانە بخوێنیتەوە لە بواری ئەدەب لە بواری کۆمەڵایەتی لە بواری کۆمەڵناسی لە هەموو بوارەکانە تێکەڵبی مەجای ئەوە نییە ئەبێ خۆت تایبەتکەی بە بەشێکەوە تێگەی چەندێک گرنگە بۆ گەنج بخوێنێتەوە ینی ئەزانی چی ئێمە کاتەکانی عمرمان هەمووی ڕوا ئەم سەروەتەی کە هەمانە کە بریتێ لە تەمەەن ینی تۆ چ دانیشی و چ بخوێنیتەوە تەمەنت هەر ئەڕوا بەڵام ئایا بخوێنیتەوە باشتر نییە ئایا مەسەرم بۆن منە ئێستا ئەوەی ئەو کتێبە پێ دەبەخشێ ڕەنگە مەسەرم بۆن منە شتێکی تر نەتوانێت پێ ببەخشێ چەنە گرنگە کە بخوێنیتەوە خۆی بە درێژایی مێژووم پرسیارە کرێ تێگەی لە خەڵکە کرێ ئەم پرسیارە بۆ تاک فەرقیە کەس بۆ کەس فەرقیە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر فەرقیە ئەوەی لە کۆمەلگای ئێمە بۆ خوێندنەوە زەڕور بێ ئێستا خوێندنەوەی بابەتە کۆمەڵایەتیەکانە خوێندنەوەی بابەتە کۆمەڵناسیەکانە ئەو بابەتە دەرونیەکانە ئەوانەی کە پەیوەندیان بە واقعی کۆمەلگەوە هەیە چەندێک گرنگە ئینسان لە ئاین بخوێنێتەوە چونکە ئاینیش ڕاندێکی گرنگی ژیانی ئێمەیە ینی ڕاستە خەڵکی ئەمە دیندارە بەڵام دینداریەکی سەدحیە کات دیندارێکی ڕاگوزارە ئەگەر ئێمە بتوانین بۆ خۆمان بخوێنینەوە ڕەنگە قوڵتر تێ بگەین خۆی مامۆستا دینداری مەجای ئەوە نیە هەموو کەسێکتیایە بخوێنێتەوە تێگەی ئەوە ئیشی زاناکانە ئەوە ئیشی خەڵکی تەخەسوسە ئەوانەی کە لەو مەجالەدا قوڵ بوونەتەوە لەو مەجالەدا تەخەسوسیان وەرگرتووە ئەو مەجالە نییە هەموو کەسێک دەستی بۆ بەرێت قسەی بۆ بکات چونکە مەسئولیەتی قیامەت و مەسئولیەتی دنیایی بەدواوەیە پرسیارێکی لەوە ینی پرسیارێکی ئەوە ئاوە لێ بکەم مەسەلەن بۆ نمونە ئێمە هەموو ڕەمەزانێک لە ئەو بەرنامانەی کە لە تەلەڤیزۆنەکان لە رادیۆکان هەیە بە شێوەی ڕاستەوخۆ خەڵک تەلەفۆنەکە ڕۆژوو بە چێشکێ چۆن ڕۆژوو بگرین لە کاتێکە ئەگە کتێب هەیە لە ڕەنگە 20 لاپەڕ بێت بەم 20 لاپەڕەیە هەموو وەڵامی هەموو پرسیارەکانی دەسەکەوێت چەندە گرنگە من ناڵم ئەوەی مەسەلەن بچە بابەتی میرات بخوێنێتەوە مەسەلەن کە بابەتێ بخوێنێتەوە کە نەزانێت چۆن شەرحیاتەکەی چۆنە بەس چەندێک گرنگە بابەتە سادەکان بکە بۆ چۆن سوورەتی فاتحا بخوێنێ چۆن نوێژ بکات چۆن ڕووکاتە قیبلە چۆن دەستنوێژ بگرێ بۆ هەموو مرۆڤێکی موسڵمان ئەوانە گرنگە ئاین سەرچاوی ژیانی مرۆڤە تێگەی ئاین سەرچاوی ژیانی مرۆڤە ئەو شتە سادانە ئەو شتە سەرەکیانە با بڵێن سەرەکیانە کە بنەمای ئیسلامن ئەوانە بێ هەموو کەسێکی مسلمان لیان بزانێ شارەزا بێ لیان بەڵام دەستبردن بۆ بابەتە قوڵەکان دەستبردن بۆ بابەتە گەورەکان ئەوە ئیشی هەموو کەس نییە ئەبێ ئەوانە جیا بکرێنەوە تێگەی ئەگەر کەسێکیش بۆ خۆی بخوێنێتەوە بۆ معلومات و بۆ زانیاری خۆی ئەوە شتێکە تایبەتە بەو کەسە بۆ خۆی بەڵام بۆ ئەوەی کە قسە بۆ خەڵک بک فتوا بدا بۆ خەڵک یا بڵێن بابەتێک یەکلاگی بکاتەوە چارەسەری کێشێک بکە خەڵکی خۆیەوێ ئەهلی خۆیەوێ بابزانم تۆ لەسەر خوێندنەوەت سەرزەنشت کراوی یاخۆ دەستخۆشی لێکراوە وەڵی من هەردووکیان هەردووکیان حەزەکەم لە ناوی دوکانەکەتەوە ببرسم فرۆشگای کللتوری کۆدیا ئەو کۆدیا ینی چی ینی سێری کوێت کرد بە زوانی سۆرانی بە سۆرانی ینی سێری کوێت کرد سێری کوێت کرد بۆ ئەم ناوەت لێناوە ینی ویستی سەرنج ڕاکێش بێت چی
نایەکم انتخاب کرد هەورامیە وتم با تکرار دووبارە نەبێتەوە با شتێکی گونجاو بێ بۆ دوکانەکەشم باشترە. باشە ئەی هەوڵت داوە وەکو ناوەڕشی دوکانەکەش ئەو کەلوپەلانەی کە هاتن دیسان دووبارە نەبێ ینی دوکانێکی دانسقی تایبەت بێ هەوڵم داوە شتەکان دووبارە نێن مناو دوکانەکەم شتی بابەتی تازە بێنم بە حەز و خولیای مشتریەکانمە دووبارە داوایان کاتەوەڵێ ئەو شتانم بۆ بێنەوە. ئێمە کەین بۆ ئێرە حەزەکەین بەڕاستەکەی شتی هەورامانات ببینین تا چەندێک مەسەلەن بۆن من ئەو شتانێک کە هەیە ئەوانێک ئەو سنعاتی دەستە چەندێکی تا بڵێن کاڵێن هەورامانات گرفت نییە ئەو دیوش بەیە ئەم تا چەندێکی مەسەلەن خۆمانەیە وەڵی خۆمانە لە سا 30 خۆمانەیە بەڵام نیشایەکانی تری تایە فارسی تایە عەرەبی تایە شتەکان هەمووی کونتوریە این دەستکردە هەمووی بەدەست دروستکراوە. بەس عادەتەن هەر خەریکە مۆرجێکی هەورامان وەرەگرێ مۆرجێکی هەورامان بەتاکی وایە کونتورەکەی هەورامانی وەرەگرێ بەزتر تۆزە خەلەلی تایە بڵم شتەکانی هەورامان نی هەورامان نییە. ئەلەوانێ لەو شتانی کە هەتە چی شتێک تو بۆ تۆ زۆر سەرنج ڕاکێشە زۆر جوانە ینی بەلاتەوە ئەلەوانەی کە ئیشی دەستە بە تایبەت بەخوا هەمویان جوانە بڵم کامیان ناشرین بێ نایێن من ناو دوکانەکەم هەمووی جوانە. باشە مشتری کە دێ زیاتر تالیبی چییە حەز لە چیەکە؟ وەڵای مشتری تم بەهینی خۆیەتی ئارزوی خۆیەتی ئێساش هەیە شتی بڵێن دانەشانی پێڵێت ئەوانە تەڕەکەی هەیە شتی نانی تیەکەی بۆ هەڵگرتنی نان نە نان خراوی بێ نە ڕقی بێتە نەناویە نەخراوە بێ بابەتی کەوچک و نازانم چنگاڵ و نازانم شتان کەوچکی داریمەیە چنگاڵم بووە قاپم بووە سراحی بڵێن قورمان هەیە شتەکانە ناو ئەو بابەتانە چێژێکی تایبەتی هەیە خۆشترە. بەس بازام ئەو گەشتیاری کە دێتە تەوێڵە تا چەند ئەمەی بۆ گرنگە کە سەردانی دوکانەکەی تۆ بکە وە شتێکیش لەگەڵ خۆیان بەرێتەوە ینی بەتەیم بۆی گرنگە وەڵا بۆی گرنگە بەڵێ کەواتە تۆ تا چەند لە ئێستا لە بەرو بازار ڕازیت؟ وەڵی ڕازین ئەلحەمدولیلا بەس تشکرێوێ تۆزێ جادۆبانمان باش نییە ڕێگۆبانەکەمان خراپە ڕەنگە لەبەر ێت بۆ ناوچەکەمان لەبەر ڕێگاکەیە هینیشە شوێنەکەش ساردە هێشتا ڕەنگە هاوینان زۆرتر خەڵک بڕووکاتەم شوێن حتا بڵێن خوارەوە گەرم نەکا کەس نایە بۆ ئێرە گەرمی کە اینجا خەڵگیە بۆ لامە شوێنەکەی کردوە بەیەکەوە چینەوە ناو دوکانەکە فەرموو.
بەڵە خۆشەویستان بەم شێوەیە لە ناوچەی هەورامان و لە شارەدەی تەوێڵە کۆتاییمان بە بەرنامەی ئەم جارەشمان هێنا هیوادارینەوەی کە پێشکەشمان کردوون بادڵی ئەوەی خۆشەویست بێ و هەروەها لێ ڕازی بوو بن و تەوێڵەمان بە شێوەیەک پیشاندا بن کە جێگای سەرنجتان بوو بێ و دڵتان بە دیمەنەکانی خۆش بوو بێ تاکو بە گەشتنەوەیکی دیکە و شوێنێکی دیکەی کوردستان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ